خۆجە زەردەکەی کوردان ئسماعیل بێشیکچی زانایەکیش ئەناتۆلیایەیەک و لەسەر کوردستانەیە لێکۆڵینەیە کرد. ئسماعیل بێشکچی زانایەکی لە ئاناتۆلیایە کە لەسەر کوردستان لێکۆڵینەوەی کرد. ئەوش بۆ پەرستنا ماف و زمانێ کوردی گەلێک ساڵن دیگرتی گەهێدەما. ئەو بۆ بەرگەریکردن لە ماف و زمانی کوردی چەندین ساڵ لە زیندان مایەوە. بێشیکچی بێتری چلپرت و کێنگرنگ لەسێر دیرۆک و جواکە کوردی نویسند. بێشکچی زیاتر لە چل کتێبی گرنگی لەسەر مێژوو و کۆمەڵگەی کوردی نووسی. وی هەرتم دەگوت زمانێ کوردی خودی مافێکی گەردوونی و زانستیە. ئەو هەمیشە دەیگوت زمانی کوردی خاوەن مافێکی گەردوونی و زانستیە. گاوا یەکەم نیها بدەنگێ ئسماعیل بێشیکچی یێوێرە گوهداری ئامە بکن. هەنگاوی یەکەم ئێستا بەدەنگی ئازایانەی ئیسماعیل بێشیکچی گوێمان لێ بگرن. گاوا دیەم ڤیدیۆی ڕەوەستینن و پەیوا زەنست بەدەنگێ بلن دووبارە بکن. هەنگاوی دووەم ڤیدیۆ کە ڕابگرن و شەی زانست بەدەنگی بەرز دووبارە بکەنەوە. بێشیکچیجی بۆ پرتوبخانەیە کوردی بوو خەزینەیەکە پرمەزن و بکەی نرخ. بێشکچی بۆ کتێبخانەی کوردی بوو بە گەنجینەیەکی زۆر گەورە و بەنرخ. گاوا سێم ژێرنویسان بخوێنن داک و پەیوێنمینە ماف و ئەزادی هین ببن. هەنگاوی سێم ژێرنووسەکان بخێننەوە بۆ ئەوەی وشەی وەک ماف و ئازادی فێر بن. کوردی تیڤی ئیرۆ کەدا خۆجەیە زەر گرەزدەری سلااف دیکە. کوردی تیڤی ئەمڕۆ ماندووبوونی خۆجەی زرد بەڕێزەوە سڵاو دەکات. وەرێنە مینە بێشیکچی لە زمانێ خۆ خودی دەرێتەبن نۆمە بخوێنێن وەرن باوەک بێشیکچی